ئیمان سڵاوت لێبێت لە سۆران چوار گەنج هەڵساون بە دەرکردن و چاپکردنی ژمارەیەکی دیکەی ڕۆژنامەی سەربەخۆیی کە ئەمە لە دەستپێکی بانگەشەی ریفراندۆمی سەربەخۆیی کوردستان دەستیان بە چاپ و بڵاوکردنەوە کرد. ئەمە ژمارەیەکی دیکەیە لەو ڕۆژنامەیە کە ئەو گەنجانە بە بۆنەی ساڵیادی ریفراندۆمی سەربەخۆیی کوردستان دەریان کردووە. ڕۆژنامەکە ناوی سەربەخۆییە و جگە لەمە لە دووتوێی پێشانگایەک لاپەڕەکانی ڕۆژنامەکەیان نمایش کردووە لە کاتژمێری دە پیشانگاکە کراوەتەوە و تا ئێستا ژمارەیەکی زۆر لە ئەندامانی پەرلەمانی کوردستان، ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر، ڕۆژنامە نووسان، زانکۆی سۆران، ژمارەیەکی زۆر لە چالاکوانان بەشداریان کرد لە پیشانگاکە. ئەمە لاپەڕەکانی ڕۆژنامەکەن کە لە دووتوێی ئەم پیشانگایە نمایشیان کردو بۆ ئەوەی کە باشتر ئەوانەی کە لە نزیکەوە دەیانەوێ ببینن لاپەڕەکان لێرە نمایش کراون و ناوەڕۆکی بابەتەکان و ئەو کەسانی کە بابەتەکانیان نووسیوە سەبارەت بە ئامانجی ئەو گەنجانە من لەگەڵ بەڕێز هەژار حەکیم سەرنووسەری ڕۆژنامەی سەربەخۆیی قسە دەکەم. کاک هەژار سڵاو لێبێ، ئەوە جاری یەکەمێک کە قسە دەکەین پێکەوە، پێمان بڵێ ئەو ژمارە ئەمڕۆ ژمارە چەندە و ئامانجیشتان لە بەردەوامیدان لە دەرکردنی و چاپکردنی ئەم ڕۆژنامەیە چییە؟ سڵاوی سەربەخۆیی و سەربەرزیتان لێبێ لەم یادە پڕشکۆیەدا لە ڕۆژە مەزنەکەدا. ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆمی سەربەخۆیی لە یادی 4 ساڵەیدا لە جەنابی سەرۆک بارزانی و هەموو ڕێبەرانی بەڕێوەبردننی پرۆسی ڕێفراندۆمەوە ئەنجاموە بڕیاردان لەسەر ئەم ڕۆژە مەزنە پیرۆز دەکەم لە خەڵکی کوردستانەوە دەستی هەمویان ماش دەکەم کە ئەم ڕۆژیان بە بەڵێ دەنگیاندا. لەم ڕۆژە پڕشکۆیەدا بە پێویستمان زانی کە ڕۆژنامەی سەربەخۆیی دووبارە چاپ و بڵاو بکەینەوە کە پێشتر لە بانگەشەکانی ڕێفراندۆمی سەربەخۆییدا بڵاومان کردبووە. لێرەشدا لەم مەڕاستیمەدا وەکو جەنابتان باستان کرد کە ژمارەیەکی زۆری خەڵکی ئامادە بوو و بە سەربەرزیەوە دووبارە ئەم یادە پڕشکۆیە پیرۆز دەکەنی و ئامانجیشمان گەیاندنی پەیامی سەربەخۆییە بە گەنجان و نەوەی داهاتوو. هەروەکو جەنابی سەرۆک بارزانی فەرمووی کە نەیاران و دژمنانی ئێمە بەردەوام هەوڵی ئەوە دەدەن کە جەنگێکی دەرونی دژی گەنج و لاوەکانمان لە کوردستان بەرپا بکەن بۆ لاوازکردنی هزر و هزری نەتەوەیی. بەڵام ئێمە بەردەوام بەرپرچی ئەو هەوڵە نەزۆکانە دەدەینەوە و پێیان دەڵێن کە کورد هەر زیندووە و ئامانجە مەزنەکەش هەردێتە دی. باشە کاک هەژار، چەند ژمارەتان لێ دەرکردو تا ئێستا؟ ئەمە چەندەمی ژمارەیەتی و تیراژەکەی چەندە و بابەتەکانی نێو ڕۆژنامەکە چین؟ بڵێ بە تیراژی 1000 لە هەموو کوردستان چاپ و بڵاوبووتەوە و ژمارە 12ەیە. بابەتەکانی بریتین لە بابەتی لە لاپەڕەیەکە مەرۆک و پڕێستان دەبینن کە کوردستانیان یادی 4 ساڵەی ڕێفراندۆمی سەربەخۆیی پیرۆز دەکەن و لاپەڕەکانی تر چاوپێکەوتنن لەگەڵ ئەو کەسانی کە ئابلوقەی سەر کوردستانیان شکاند لە سەرۆک نێچیروان بارزانی لە ئەو پێشمەرگانی کە ڕێو ڕێبازی سەربەخۆییان پاراست لە داستانی سەحیلا و کردێ. حوسێنی یەزدان پەنا کە یەکێک بلەوە قارەمانانەی کە لەو جەنگەدا سەرکەوتنی بەدەستێناوە خوا لێ خۆش بوو نەجمەدین کەریم کە ئەو شێکێک بوو لە بەڕێبەرانی سەربەخۆیی و جەنابی سەرۆک بارزانی کە ئەندازیاری پرۆسە مەزنەکەیە لە لاپەڕە هونەریەکان و لاپەڕی وتار ئەمانە بیر و ڕای هاوڵاتیان سەبارەت بە پرسی سەربەخۆیی خراوەتە ڕوو. بەڕێز هەژار حەکیم ڕۆژنامەنووس، میدیاکار و سەرنووسەری ڕۆژنامەی سەربەخۆیی زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. ئیمان ئەمە ڕۆژنامەکەی و لە لاپەڕە یەکەمی ڕۆژنامەکە وێنەی سەرۆک بارزانی دانراوە وەک ڕابەری پرۆسەی ڕێفراندۆم کە پرۆسەیەکی مێژووی ڕۆژێکی مێژووی بوو بۆ خەڵکی کوردستان و ژمارەیەک لەو کەساتە دیارانەی کە بەشدار بوونە بۆ سەرخستنی پرۆسەی ڕێفراندۆم و تەنانەت بەشداریکردنیان لە شەڕی داعش و پاراستنی خاچی هەرێمی کوردستان و ژمارەیەک لە وێنە سەرنج ڕاکێشەکانی ئەوسا بۆ نمونە ئەو وێنەیە یەکێ لەو پێشمەرگانەیە کە کریستیانە بەداخەوە کۆچی دوایی کرد ساڵی ڕابردوو لە نێو وێنەکەدا هەیە ئەمەیان کریستیانە بەڵام بەزلوبەرجی کوردیەوە و بە جامانەی کوردیەوە بە چەک و پێداویستی ئەو سای شۆڕشی ئەیلول کە ئەمە یەکێک لە قارەمانەکانی شۆڕشی ئەیلول بە بەڵام بە ئاین کریستیان بووە. بەگشتی لە نێو ڕۆژنامەکەدا کە تیراژی 1000 دانەیە لە تەواوی کوردستان بڵاو بۆتەوە تەنها 4 گەنج هەڵساون بەم بڵاوکردنەوەی ئەم ڕۆژنامەیەوە دەستپێکی ڕێفراندۆمی سەربەخۆیی لە کاتی بانگەشەکردن بۆ ڕێفراندۆم ئەمانە ئەم ڕۆژنامەیان دەکەوە تاکو ێساش بەردەوامی پێدەدەن. د سالڤەگەرە ڕەفەراندۆمە سەرخەبوونا کوردستانê ciwanên soran rojnameya serxebûn çap û belav kiriye.
دەست خۆشەفکارێ من تەیفور محەممەد ژ سۆران.